بەیاننامەی کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی سنووری قەزای ڕانیە. بەڕێزان ئازادی خوازانی قەڵەم هاو نیشتیمانیانی خۆشەویست. ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی. ئامادەبوون و گرتبوونەوە بۆ بەرزڕاگرتنی ئەو یادا هێما و تێگەیشتنی خۆی هەیە کە دەمانەوێت ئەوە نیشانی ڕای گشتی و دەسەڵات بدەین کە تیرۆری ڕۆژنامەنووسان لە بیر نەکراوە و لە هەر جێگایەکی ئەم کوردستانە ئەنجام بدرێت لە ئەستۆی هێز و دەسەڵاتی ئەو ناوچەیەدایە. ڕوون و ئاشکرایە کە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی بووە بە خاڵی ڕەشی دەسەڵاتی ئەم زۆنە. بەڕێزان لە کاتێکدا یادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی بەرز ڕادەگرین دەبینین هۆکارەکانی تیرۆر و تۆقاندنی ڕۆژنامەنووس لەلایەن دەسەڵاتەوە ڕۆژانە بە میکانیزم و شێوازی جیاواز بەردەوامە کە خۆی دەبینێتەوە لە ڕاپێچکردنی ڕۆژنامەنووسان بۆ بەردەم دادگاکان و دادگاییکردنیان بە مادەی جیاوازی یاسایی و پشتکردنە یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. ئەمە ژوای کردووە عێراق و هەرێمی کوردستان لە ڕیزبەندی پێشەوەی ئەو وڵاتانە بن کە کاری ڕۆژنامەنووسی تیاندا مەترسیدارە. بەڵام هەموو ئەو هەوڵانە کە بە ئامانجی بێدانکردنی ڕۆژنامەنووسان و دەنگە ئازاکان دەنرێن شکستیان خواردووە، چونکە ڕوحی بەرەنگاری کاوە گەرمیانی و شەهیدانی تری قەڵەم لە ناوماندا چەقیوە و پەیمانی بەردەوامی و درێژە پێدەری کارەکانیان دەبین. کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی سنووری قەزای ڕانیە 5/12/2019. ئەمڕۆ ئێمە وەکو چالاکان و ڕۆژنامەنووسانی دەڤری ئیدارەی ڕاپەڕین هەڵساین بە بەرزڕاگرتنی یادی شەشەمین ساڵ ڕۆژی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی بەچاندنی 6 نەمام وەکو گزارش لە 6 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی ڕۆژنامەنووس. بەداخەوە ئێمە لە کاتێکە یادی شەشەمین ساڵ ڕۆژی شەهید دەکەینەوە، بەڵام تا ئێستا قسەکانمان وتەکانمان کردارەکانمان لە بەیاننامە و قسەکردن تێ نەپەڕیوە. ئەمەش بەڕاستی نەگەیشتوینە ئەو قەناعەتەی کە وشەکان شتێکی بچووکن لە ئاس فاشیزمی بەرپرسانی فاشیزمی حیزبی کوردی و بۆیە بە هیواین کە بەڕاستی لە ئایندە ئەم چالاکانە ئەم قسانە ببن بە کردار و بە کردار ڕێگری لەم جۆرە تیرۆرە و تیرۆری ڕۆژنامەنووسان بکرێتەوە لە هەرێمی کوردستان.